خۆمان نەزانین ئەگەر شتێک خستنە ڕووەکەی زۆر بوو نرخەکەی کەمەکە. هیچ شتێک بەقەد ئۆکسجین گرنگ نییە، بەڵام بەهۆی زۆری ئۆکسجینەوە ئێمە هیچ پارەیەکی پێ نادەین و هەر بۆیە قەدری ئەوەش نازانین کە ئۆکسجین چەند گەورەیە. ئەمێ باز لەوە بکەم کە ئایا شتێک خۆی نرخە ئەسڵیەکەی چەندە و ئێمە پێویستە چۆن بڕوانین. کەسانێک هەن مادین لە ژیانیانە و لای ئەوان تەنها بە پارە قیاسی شتەکان ئەکرێت، بەڵام لە ڕاستیە پارە ناتوانێت بەهای ڕاستەقینەی شتەکانمان پێ بڵێت. زۆر گرنگە بزانین چی بەهای هەیە و چی بەهای نییە و ئێمە لەسەر چ بنەمایەک بەها بۆ شتەکانی گەڕینەوە. پێویستە خاوەنی فەلسەفەیەکی قوڵ بین بۆ تێگەشتن لە ژیان و ئەو قوڵاییە بەو شێوازە بێت کە بتوانێت مرۆڤێکی بەختەوەر دروست بکات، مرۆڤێکی مەزن دروست بکات. بۆی مەزن بین، بۆ ئەوەی بەختەوەر بین، پێویستە بزانین نرخ و بەهای شتەکان بە ئامانجەکانیان و گرنگیانەوەیە، نەک بەوەی کە ئەگەر کەم بوو لە بازاڕان نرخەکانیان بەرز بێتەوە و ئەگەر زۆر بوو نرخەکانیان دابەزێت. بۆ نمونە کتێب یەکێکە لە بەنرخترین شتەکانی ئەم دنیا. زانین کە پەرتووکەکان هەڵگری بیرکردنەوەی مرۆڤن و هیچ شتێک لە بیرکردنەوەی مرۆڤ بۆ مرۆڤ گرنگتر نییە. کەواتە ئەگەر هاتوو کتێبێک هەرزان بوو لە بازاڕە، نیشانەی ئەوە نییە کە ئەو کتێبە بێنرخترە لە کتێبێکی تر کە نرخی زیاترە، چونکە نرخی کتێبەکان بە ناوەڕۆکەکانیانەوەیەتی، نەک بە چاپخانەکانیان، نەک بە جوانی بەرگەکانیان، نەک بەو ڕێکلامەی کە بۆی کراوە. وە زۆر شت لە ژیانە ئێمە پێویستە بزانین ئایا نرخی ڕاستەقینەیان چەندە. ئەوانەی کە لە ژیاندا خاوەنی فەلسەفەیەکی قوڵن بۆ بەهاکان دەزانن کە زۆری شتەکان نابێوایان لێ بکە لە نرخەکانیان بێنەتە خوارەوە. کەسێکە کشتوکاڵی کردووە و زەحمەتێکی زۆری کێشاوە، هەرچەندە بەرهەمەکەی زۆر بێت و هەرزان بێ قەدری ئەزانێت، بەڵام لەوە ئەچێ شتێکی تر گرانتر بێ هێندە بەلایەوە گرنگ نەبێت. کەسێکە ساڵانێکی زۆر باخێکی هەناری هەبوو و زەحمەتێکی زۆری لەگەڵ کێشاوە تاکو ئەو درەختانە بێنە بەر، نرخی دانە بەدانەی دنکە هەنارەکان ئەزانێت. بۆیە زۆری پێ ناخۆشە ئەگەر تۆ هەنارێک بخۆیت و کۆمەڵێ لە دنکە هەنارەکان بکەونە خوارەوە و هەر ئاوا بڕۆن، لە کاتێکا لەوە چێ ئەو دنکە هەنارانە لەناو ئەو باخەدا و لەو وەرزەدا هیچ نرخێکی نەبێ و کەس ئامادە نەبێ پارەی پێبات. کەواتە ئەگەر مرۆڤ بە فەلسەفەیەکی قوڵەوە ڕوانیە نرخی شتەکان، ئەو کاتە ئەبێتە خاوەنی بیناییەکی مەزن، بەسیرەتێکی گەورە بۆ تێگەیشتن لە ژیان.